ماوەی یەک مانگی تەواوە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام درراوە و چاوخشاندنەوەش بە تانەکان کۆچایی پێهاتووە، بەڵام تا ئێستا هیچ ئاسۆیەک نییە بۆ دەربازبوون لەو قەیرانەی ئەنجامەکانی هەڵبژاردن دروستی کردووە، بەهۆی ئەوەی ژمارەیەک لەلایەنە شیعەکان ئەنجامەکان ڕەت دەکەنەوە و پێیان وایە ساختەکاری کراوە، بە تایبەتی دوایەوەی تانەکان هیچ کاریگەرێکیان نەبوو لە سەرگۆڕینی ئەنجامەکان. ئەو گرژیانەی ئەنجامی هەڵبژاردن دروستی کردووە تا بێت ڕوولاڵکشان دەکەن. لە ڕۆژانی پێشوودا خێمەی خۆپشاندەرانی لایەنگرانی حەشی شەعبی کە دژی ئەنجامەکانی هەڵبژاردنن سووتێنرا و چەند خۆپشاندەرێکیش کوژران و بریندار بوون. لە بەرامبەردا سەر لە بەیانی ڕۆژی یەکشەمە بە درۆنی بۆم ڕێژکرا و هێرش کرایە سەر ماڵەکەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە ناوچەی سەوز، ئەوەش دۆخەکەی هێندەی دیکە ئاڵۆز کردووە. بەرەیەک لە حیزبەکانی داعوە و ڕێکخراوی بەدر و حەشدی شەعبی و عەسایبی ئالی حەق و حیزبوڵڵا و چەند لایەنێکی دیکە پێک دێن جەخت دەکەنەوە کە ئەنجامەکانی هەڵبژاردن پەسەند ناکەن و نانەوێت حکوومەتی داهاتوو لەسەر ئەو بنەمایە پێک بێنرێت. ئەو بەرەی ئەنجامەکان ڕەت دەکەنەوە بە بەرەی ئێران لە عێراقدا دەنرێن. حکوومەتی زۆرینەش بەبێ ئەوان دروست بێت پێگەی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق لاواز دەبێت، بۆیە ئێستا ئەو لایەنانە زۆرترین فشار دەکەن تا حکوومەتێکی تەوافقی ئەو بەش پێک بێنرێت لەسەر بنەمای دەنگی هەڵبژاردن و کورسی پەرلەمانی نەبێت. سەرچاوەیەک لە بەغداوە ئاشکرای کردووە کە تاران پشتیوانی لەو لایەنانە دەکەن کە ئەنجامەکان ڕەت دەکەنەوە. بۆ ئەو مەبەستەش پرۆژەیەکی تایبەتیان پێ و داوایان کردووە چارەسەرێکی مامناوەند بکرێت لەو نێوەندەدا بۆ دەربازبوون لەو قەیرانانەی دروست بووە. لەو بارەیەوە حەسەن فەدعەم سەرکردە لە ڕەوتی حیکمالە لە دوانێکدا ئەو بۆ چوونە پشتڕاست دەکاتەوە و دەڵێت پێکەنانی حکوومەتی زۆرینە لە عێراق هەنگاوێکی زۆر دوورە، دۆخەکە وا دەخوازێت حکوومەتێکی بنکە فراوان و تەوافقی پێک بێنرێت بە بەشداری هەموو لایەن و پێکاتەکان. دەشڵێت هیچ لایەنێک ناتوانێت سیاسەتی ئەمری واقع بسەپێنێت بە بێگەڕانەوە بۆ لایەنەکانی دیکە لە پێکێنانی حکوومەتدا. ظروف هذه الانتخابات تشكيل الحكومة تختلف عن ذاك. هاوکات قەیس خەزعەلی دوێنێ لە لێدوانێکدا بۆ کەناڵی جەزیرەی قەتەری ئاماژەی بەوە کرد کە ئەو ئەنجامانەی بڵاو کراونەتەوە بە بەرنامەی ئەلیکترۆنی کرا و هیچ لە ڕاستیەوە نزیک نییە، بۆیە پێویستە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە یان بە دوای چارەسەرێکی دیکەدا بگەڕین. لە بەرامبەردا عیسام حسێن لە ڕەوتی سەدر کە براوەی یەکەمی هەڵبژاردنن پێی وایە ئەو لایەنانە هەوڵ دەدەن عێراق بەرەو قەیرانی زیاتر پەلکێش بکەن تا لە کۆتاییدا بەرژەوەندی خۆیان بەدەست بهێنن. جەختشی کردەوە کە ڕەوتی سەدر دەست دەکات بە وتوێژ لەگەڵ لایەنەکان بۆ پێکهێنانی حکوومەت. لایەنە ناڕازیەکانی هەڵبژاردن بە دروستکردنی فشار لە ڕێگەی جوڵانەوەی شەقامەوە دەیانەوێت مامەڵەی ئەوە لەگەڵ لایەنەکان بکەن کە بە مەرجێک ئەنجامەکان قبوڵ دەکەن لە پێکهێنانی حکوومەتدا پاراوێز نەخرێن و پێگەی بەهێزیان هەبێت.